تاڤین تەمەنی تەنها 6 ساڵ بوو. لە کاتی یاریکردن لەگەڵ هاوڕێکانی لە بەردەم ماڵی خۆیاندا بە بەرچاوی باوکیەوە بە ڕووداوێکی هاتوچۆ گیان لەدەست دەدات. لە کاتی ناشتنی تەرمی تاڤین ئەوەی لە باوک و کەسوکاری تاڤینەوە بەدیکرا دەنگدانەوەی لا تۆڕە کۆمەڵایەتیەکان لێکەوتەوە بەوەی لەگەڵ ناشتنی تەرمەکەی بکوژەکەشی تەنها لەبەر خاتری خوا دەبەخشرێت. کاکە نە مەسرفمانەوێ نە پیاومانەوێ نە مەجلیسمانەوێ لەبەر خوا عەفوتانەکەین. ئێوە لە دڵتانە نەبووە کەس ئەم قسەکەی ئەم خزمانە ئیکەن. من لە وەکیلی ئەم برا بەڕێزانەوە ئالێرا عەفوو بن لە هەرچی شتێکی گردنتان ئازابێ یەن بۆ تەعزەکەی یاخوا بەخێر بێن نەیژەن هەر گردنتان ئازابێ. ئێمەی بنەماڵەی تا عوسمان و خزمانی دەبەری پێنجوێن بە شەرمەوە کە ئێنە گوتن و قسە دەکەین لەم هەڵوێستا لەم دینداریە لەم مەردایەتیە لەم خاوەندرگایەتیە کە قەیمیەکانیان فێریان ئەکردین ئەون ڕۆڵە بڵێ خوا لامان دەی لە قەدەر ئەگەر قەدەردا بەسەر شانمانە لە دەرگای مەردا قەدەرمان بکەوێت. بەڕاستی زۆر بە خەجاڵەتی و ئەم قسانە دەکەم بەڵام سوپاسی پەروەردگارەکەم کە بارێکمان کەوت بارێکی زۆر قورس بەڵام لە خانەدانە و لە دەرگای مەردا کەوت لە ناو خزمانێکا کەوتن کە ئەلحەمدولیلا پێمان دەڵێن لەبەر خوا و بۆ خوا. گیان لە دەستدانی تاڤین گەرچی ڕووداوێکی هاتوچۆ بوو بەڵام لە دەستدانی بۆ دایک و باوک و کەسوکاری کۆسپێکی بەئازارە کە بەوتەی باوکی تاڤین هەرچەندە لە دەستدانی جگەر گۆشەکەی زامێکی ساڕێژ نەبووە بەڵام تام و چێژی بەخشندەی کە لایینی پیرۆزی ئیسلامەوە وەریان گرتووە زیاتر لە تۆڵەکردنەوەی جگەر گۆشەکەی بە چێژترە و ئاسوودەییان پێدەبەخشێت. ئەو حەدەسەی کە ڕوویە سەعات 5 و 20 دقە بوو خۆم لە حەوشەکە بووم چاومتەوە بوو کە چۆن دای لە مناڵەکە بینیم خۆم بە چاوی خۆم بینیم کە چۆن لەیدا سیارەکە دوای خەسەخانە و بێ و بڕۆ ئەوانە کە هاتینەوە جەنازەکە لێوا بوو ئەیان شۆری ئالێوە دایکم باوەشی پیاکردم وتی بیکە بە خاتی خوا چاو لەو ماڵەوە بێ ئاگاو لەو ماڵە بێ هەر ئەوەوە پێڵێم ئیتر بەڕاستی ئەو قسەی دایکم زۆر تاسیری تێکردم کە چوومە تەواو بوو دوای وتارەکەی مامۆسا ئەو ئەفۆم ڕاگەیان لەبەر خاتری خوا. ئاینی پیرۆزی ئیسلام مرۆڤەکان بۆ بەخشندەی و لێبوردەیی بانگێش دەکات. مامۆستایەکی ئاینی دەڵێت لێبوردەیی باوک و کەسوکاری تاڤین سەرچاوەکەی تەنها چەسپاوی ئاینی پیرۆزی ئیسلامە لە دڵیاندا و پاداشتی نەبڕاوەشی تەنها لە لای خوای بەخشندەیە کە دڵی بەرامبەرەکەیان خۆش کردووە و هەرەوەشە کەلتوری گەلێک کە ئیسلام ئاینی بێت. بەحقیقەت مووقیفێک بوو هەمومانی گریان لەسەر قەبران هەمومان جێگای دڵخۆشی و دەستخۆشیمان بوو بۆیان مووقیفێک بوو بەڕاستی جێگەی شانازی بوو بۆ هەموو خەڵکی سەی سادق بە تایبەتی بۆ ئەو بنەماڵە بەڕێزەوە بۆ عەشیرەتە بەڕێزەکەیان ئەو کەسەی کە لە دنیا بتوانێت لە خەڵک ببوورێ خی پەروەردگار لە قیامەتە لێ ئەبورێت و ئینسان هەتا بتوانێت لێبوردە بێت نیشانەی گەورەی و دڵفراوانی ئەو ئینسانەیە. لێبوردەیی لە نێوان تاکەکانی کۆمەلگادا تەنها لەسەر نوکی قەڵەمەکان ڕنگ ناداتەوە لێبوردەی ئەو کاتە ڕنگ دەداتەوە کە قەبارەی دڵ و نیەتی مرۆڤەکان لە قەبارەی کارەسات و ڕووداوەکان گەورەتر بێت تا ئەو کاتەی کۆمەلگایەکی لێبوردە بەرهەم دێت. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای سەی سادق.